وين ناتشار كردو بتابع خير بس لما نكتون كاريجري أنا زكير ولا مشكلة خاڵ بە خاڵی ئەوانە ئەوەی یاسایی بێ پێویستە لە سەرتان جێبەجێکەن هیچ ڕێگەیەکتان پێ نادەین ئەگەر ئێمە ئەمڕۆ ئێمە دوو کەس هاتوین ئێمە زیاد لە 25 کەسین ستافەکەمان ئەگەر ئەمانیش لەو سەر کارەکان من دەرگاکەتان لێداخەم بە 25 کەسەکەوی خۆمانەوە دەرگات لێداخەم نایڵم مافی کرێکار بخورێ ئەگەر ئەمانە غەدریان لێوە کردووە نایڵن غەدرتان لێکەن ئەگەر غەدرتان لێ کردون وەرن غەدرەکەیان بنەوە حەقی یاسایی خۆیان تۆ کەسێکی پارێزەرێکی پێویستە پارێزەری کرێکارەکانیش بی نەک بە تەنیا پارێزەری کۆمپانیا بی ئێمە ئەگەر بێت و مافەکانی کرێکاران دابین نەکەن بە هەموو شێوەیە بەیانیش کاتان لێکم لە دادگای کار و لە محکەمەی ئەمە زائیدەن هەموو لیژنەکانیش و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندین ژێنم قسەتان لەسەرەکەین خوا شایدی حاڵە ئەوەی کە بەدڵی کرێکار بێت جێبەجێ نەکرێ بەدڵیەوە جێبەجێ نەکرێ ئێمە ڕێگە نادەن کارکە دەچووی قانون هەبوو کرێکار بەچاریگەنە یاسای کار ئەمەیە بابەر چاوڕوون بن یاسای کار ئەمەیە لە 24 ساعتە 8 ساعت کار ئەەکەی بەرامبەر ئەم 8 ساعت کارکردە موچەیەکت پێدرێ لە بەرامبەر ئەم 8 ساعت کارکردنا ساعتی ئیسلاحەتت هەیە لە ئەسانی نەشەیان ئێمە ئەگەر بکرێن بە دوو شەف لە 12 ساعت زیاتر نابێت کارتان پێ ئەبێت 16 ساعتان بۆ 16 ساعتان بۆ حسابێ ئەمانە هەمووی یاساییە